وەکو بینیمان ئەگەر زۆربەی ئەو کەسانەی کە ئەو ڕۆژیان لە بیرە بە شانازیوە باسی ئەو گۆڕانکاریە میژیوە دەکەن، بەڵام کەسانێکیش هەن دەڵێن خراپ یان خەبات و خوێنی ئەو شۆڕەشە بێسوود بوو بەهۆی سەختی بارودۆخی ئێستای ژیان لە هەرێمی کوردستان و ناکۆکیەکان لە نێوان پارتە سیاسیەکاندا. نووسەر لەتیف فاتح فەرج لە کەرکووکی ئێستا ڕاستەوخۆ لەگەڵمانە بۆ باسکردنی ئەم بیرەوەریانە. ئەم کاتت باش کاک لەتیف، حەز نەکرد بزانم ئێمە لە ڕاپۆرتەکەدا و تۆش بینیت خەڵک باسی چاکی و خراپی ئەو ڕاپەڕینە دەکەن. بە کورتی تۆ چۆن چاکی و خراپیەکانی دەبینیت؟ کاتی ئێوە باش. هەڵبەت یەکێ لە دەرکەوتەکانی ڕاپەڕین ئەوەیە کە تۆ بێی بەراوردی بارودۆخی دوای ڕاپەڕین لەگەڵ پێش ڕاپەڕینا بکەی، یعنی بۆی بدانی چی ڕوویدا، چی گۆڕانکاری بوو و چی بەرەهمات لەمە کە تۆ دێ بەراوردی پێش ڕاپەڕین لەگەڵ دوای ڕاپەڕیناکەی کۆمەڵێکی بۆ دەرەکەوێت کە لایەنی ئەرێنی هەیە و لایەنی ئەرێنی هەیە. لایەن ئەرێنەکانەوەیە کە ئینسانی کورد ئازادانە قساکە بیرروڕای خۆی دەرێ هەرچەندە ئەمەش کۆمەڵی کێشە گیرروستی خۆی هەیە. مەسەلەن جۆرێک لە خۆخاوەری دروست بووە، بەڵام لەگەڵەوەیشە زەبروزدەنگ هەیە، تەوسانەوە هەیە، کێشەی ئازادی بیرروڕا هەیە، کێشەی تاوتێبڕینی دەوروبەر هەیە. هەموو ئەمانە ئەنجا بەو جۆرە کاک لەتیف، بەڵام ئێمە کە باسی جیاوازی ئەم کات پێش 32 ساڵ 31 ساڵ 32 ساڵ لەگەڵ ئێستا بکەین، دەبێ ئەوەشمان لەبیر بێ لە 32 ساڵی ڕابردوودا پێشکەوتنی زۆر گەورە لە جیهانە بووە، لە ژیانی خەڵکە لە کۆمەلگا بووە. یعنی ئەگەر کۆمەلگایەکی ئازاد 32 ساڵ گەشە بکاتن خۆ دەزانی لە چەند پێش دەکەوێت. هەڵبەت ئەگەر ئێمە بین بەراوردی کوردستان بە هەندێک شوێنی بکەین، بۆ وڵاتانی باڵقان لەگەڵ ئێمە زۆرێک لە ئازادیان وەرگرت، خەڵکانی دۆفاکیا کە بەش بوون یۆکزاپیا هەمووەمانە، بەڵام زمینەی ئازادی بۆ ئەوان، زمینەی بەرەو پێشتن بۆ ئەوان، زمینەی خۆخاوەنی بۆ ئەوان زۆر باش بوو. ئێمە بۆ لەبەرەوەی ئێمە سحری ڕاپەڕینمان بەتاڵ کردەوە بەداخەوە، سحری یاپەرجووی ڕاپەڕین لە دوای ڕاپەڕین بە تاڵان و بڕۆ، بە ڕاوڕوود، بە فرۆشتنی بەڕێنژێرخانی ئابووری، بە شەڕی ناوخۆ، بە دەستگرتنی دوژمن بۆ نێو ماڵەکەمان، بەمانە سحری ڕاپەڕینمان بەتاڵ کردەوە. بۆیە ئەمانە گرفتن کە زۆر دەبێت گۆڕانکاری زۆر گەورە دروست بێت. کاک لەتیف، دەنگەکە جارجار دەبڕێ هیوادارم باش بێ، بەڵام دەمیست باسی ئەوە بکەم، یعنی بەڵام ئێمە دەبێ بێ ئومیدی خەڵکیش لەبیر نەکەین کە زۆربەی هەرە زۆریان کە گەنجەکان ئێستا هەر ڕاپەڕینیان لەبیر نییە یان بەشداریان نەکردووە. گەشتە ڕادەیەک بۆ نمونە پێش چەند ڕۆژێک لە هەڵەبجە کوڕی شەهیدێکی ڕاپەڕین دەچێ وێنەی باوکی لە ناو شەهیدان دەرەکە و ناوەکەی ئەسرتەوە. ینی ئەم بێ ئومیدیە ئەو نیگەرانیانە پەیوەندی بەوەیە کوڕی شەهیدەکە لە هەڵەبجەیە لە ڕاپەڕین کە دێ ناوەکەی باوکی لابا، ئەمە پەیوەندی بە یەک دۆخەوەیە، پەیوەندی بەوەیە کە بەراوردی بینی ژیانی خۆی کە کوڕی شەهیدێکە یا برای شەهیدە لەگەڵ ژیانی کوڕی بەرپرسێکە کەکی بەرپرسێکەکە سیرەکە ئاسمان و ڕێسمانە. ئێمە بەگشت هاتێتەوە، ئەمە ئەڵێ باشە بەم باوکەی من بۆ ئەمەیکەین، من بۆ خۆم ڕەنگاوە کاکە کەسیرێک بمەوە، بەڵام لە گشتیشە لە ڕای گشتیش جۆرێک لە بێزاری، لە نیگەرانی، لە تووڕێی هەیە. ئەمە پەیوەندی بەوەیە کە پارتیویەکێک یا حکومڕانی هەرێمی کوردستان نەیانتوانێ حکومڕانیەکی گیر بن، نەیانتوانێ حکومڕانیەک دروستکەن کە خەڵک خۆی بە خاوەنی بدانێ. یعنی گرفتی گەورە ئەوەیە ڕاپەڕین هی هەمومان بوو، بەڵام بەرهەمەکانی ڕاپەڕینی هەمومان نییە، دەستکەوتەکانی ڕاپەڕینی هەمومان نییە. ئەمەش کێشەی زۆر گەورە دروستەکە. زۆرجار لەگەڵ مناڵەکانی خۆما، لەگەڵ کوردەکانی خۆما تووشێم کێشەیە بم، چونکە ئەوانیش پرکاری دەستکەوتەکانەکەن، ئەڵێن تۆ و هاوڕێکانت یا کەسانی تکامیان کرد بۆی وەرتەرخانێک دروست بێ، یەکوا بەرهەمی وەرتەرخانە بۆ باش. کاک لەتیف، خۆ ڕاپەڕین دژی ڕژیمی سەدام حوسێن بوو و ئازادیکی باش لە هەرێما پەیا بوو، بەڵام ئێستا ناڕەزایەتی و بێزاری گەورە شێوە خۆت باسەکەی و مناڵەکانی خۆتش باس ئەەکەن. مادەم ئەو ناڕەزایەتیە، مادەم ئەو دژایەتی هەیە لە دژی دەسەڵاتداران، ئەی بۆ ڕاپەڕینێک بە شێوەیەکی تر ناکرێ بۆ ئەوەی وەزعەکەیان چاک بێ؟ من باوەڕم وایە قسەکردن لەسەر ڕاپەڕینێکی تر، قسەکردن لەسەر خۆسازدانێکی تر، قسەکردن لەسەرەوەی کە گۆڕانکاری دروست بێ
کە ناکرێت سەبەبێکی ئەساسی هەیە یعنی یەک هۆکاری بنسینەی هەیە هۆکارە بنسینەیەەکە بریتە لەوەی کە کورد بەسەر نارێکی سەرسەختە بەسەر دژمنیەکە کە هاوزمانی نییە دەوسێنەرەیەکە کە ئەنفالی کردووە کیمیابارانی کردووە سڕیوێتەوە لە ناوی داوە بەسەر ئەوە ڕاپەڕینی کرد بەڵام ئەمەی کە ئێستا حکومڕانیەکە هاوزمانێتی تۆستێنێتەوە نانی نادا برسیەکە کارەبای پێویست نادا کۆمەڵە کێشە و گرت هەیە بەڵام کورد پێی وایە شێوازی بەگژاتنەوەی ئەم دەبێت گۆڕانکاری بەسەر مثلەن شێوازی یەکەم ئێمە خۆپیشاندان کرا بەگژاتنەوە کرا ئۆپۆسیۆن دروست بوو بە خەڵکی زۆر هاتە سەر شەقام تەنان کاردانەوەی دەسەڵات بەرامبەر بە ئۆپۆسیۆن و بەرامبەر بە ئازادی خوازان بە پیشە گوڵام درایەوە لەگەڵەوە هێشتا ومێدێک هەیە بۆی کە ئەم دەسەڵاتە نەتوانێت یان لانی کەم شعور بکە هۆشیاریەوەی هەیە کە ئاوان ناتوانێت حکومڕانی بکە ئەم فرسەتە ئەم بوارێک کە بەم دەسەڵاتە درراوە بە بڕوانی بوارێک زۆر زۆر بەڵام 30 ساڵە وەکو گوت بەڵێ 30 ساڵە کە هێشتا بوار هەیە ئەم دەسەڵاتە گرفتێکی ینی دەست هێزی چەکداری دەست بەسەر کردوەتی خۆی موسەلای ئەوە پەیوەندی دیپلۆماسی لای ئەوە وڵاتانی دەرەوەش بە ئەمریکاشەوە کە دێن مامەڵە لەگەڵەوەکەن دێن بۆ لەگەڵەوەکەن لەگەڵ بەدیلی ئەوە نایکرد بەڵێ نووسەر لەتیف فاتح فەرش دەکرد لەگەڵمان بوو بە باسکردنی بیرەوەریەکانی پێش 30 ساڵ و ڕابەرین و هەربەر ئامانجەکانی زۆر سوپاس کاکە لەتیف دەستەکانی خۆش زۆر بەڕێزی